ئێمە لە ماوەی ڕابردوودا جیاواز لە سەردەمی پێشووترمان شایدی ئەوە بووین بەڕاستی جیاوازکاریەکی زۆر لە نێوان کەناڵەکانی ڕاگەیاندنمان هەست پێ کرد و ئەمڕۆ کە سێی مانجی پێنجە مانجی ئایارە کە یادی ئازادی ڕۆژنامەگەری جیهانیە ئێمە جەخت لەسەر ئەوە دەکەینەوە بەڕاستی دەستگاکانی پەیوەندیدار و دەستگاکانی موسساتی دەوڵات ئەبێ بە چاوێکی یەکسان سێری سەرجەم کەناڵەکانی ڕاگەیاند کرد و لە چاوی ناوی کەناڵەکەەوە هەڵسوکەوت لەگەڵ ئەو کەنە ئێمە لە ماوەی ڕابردوودا بینیمان زۆر جار هەندێک کەناڵ ڕێگریان لێ دەکرا لەوەی کە ڕووماڵی ئەو کۆنفرانسا یان ئەو ڕووداوە بکەن و بە شێوەیەکی زۆر زەقیش ئاسمان پێکردووە و پێمان وایە ئەمە مەترسێکی گەورەیە لەسەر ئازادی ڕۆژنامەگەری لە کوردستاندا ئەم جۆرە جیاکاریە چونکە ئێمە لە یاسای ڕۆژنامەگەری و لە بەپەی پرەنسیپەکانی تیۆرەکانی ڕاگەاندن بەڕاستی کەناڵەکانی ڕاگەیاندن بە ئاراستەی فکری و حزبی و لایەنیانەوە ئەبێ یەکسان بە شێوەیەکی دادپەروانە ڕسکەوە ئازاد بن لە ڕووماڵکردنی ڕووداوەکاندا وەکو سندیکای ڕۆژنامەنووسان بەردەوام تاکیدی لەسەر دەکاتەوە بەدەر لەوە بەڕاستی ئێمە وەکو سندیکای ڕۆژنامەنووسان ئەبێ بەردەوام جەخت لەسەر ئەو نقطەیە بکەینەوە ئەو بۆ مانای نییە ئێمە دەتوانین وەکو سندیکا دەتوانین کۆتایی بەو جۆرە بیرکردنەوەی بین چکە ئەم جۆرە بیرکردنەوە پەیوەندی بە تێگەیشتن لە پرۆسەی ئازادی پرۆسەی دیموکراسیەوە هەیە